پرسیارێکی ترەڵێ مامۆستا بڕاتان بەوە هێرشەی سەر پارێزگای هەولێر هەیە ئایا بە سینناریۆی نازانن بە خوار سینناریۆش ێزان و هەر شتێکی زۆر توڕەهات و سەخیف و حەقیر و پارتی کردێتی زۆر لەوەی شێخزانە حەقیرتر و سەخیفتر و کە ئەلحەمدلا ناچێت بە گوێی کەسا غەیری گوێی قورسی پارتیەکان چێ و سینناریۆ سەخیفە بەڕاستە زانێت گەنجێک بە کراس و بە نەعلەوە ڕۆشتۆ دەماچەیەکی پێ و نازانێت بۆ کوێی بتەقێنێ چۆتە شوێنەکە و نازانە شوێنەکە هەدەفەکە کامەیە تۆ سێ چەکدار بنێریت خوا بینێری بۆ ڕاوە مریشک نابێ بڕۆ مریشکە کە بزانە کولانەکە لەکوایە ئێ باشە سێ نەفەر ڕۆشتون سعات حوتی بەیانی تاریخ غەڵەتە سعات حوتی بەیانیە حرەسێک لەوێ نازانین ئەوە حرەسەکەی هەرە بینین زەلامێک لە کورسێگەکەوێتە خوار دوای سێ زەلامان پیشانە دەنەوەمە مۆیتەکەیە دوایش لەولا گەنجێکی کە ڕسمەکانەگرێ بە بەرۆکی خۆیە و ئەڵە کاکەوە تا من ماوم و زیندوم و ڕاستیش نییە و منیش نیم کە باوکم کۆمەڵە یا خۆم کۆمەڵم دوانەکەی تریش باوکیان پارتیە چەکەکەش لە پارتیەوە هاتووە سینناریۆیەکی حەقیر سینناریۆیەکی سەخیف سەخیفتر لە ئەفکاری پارتی سەخیفتر لە هەموو منهەجی پارتی سەخیفتر لە حکوومەت و ڕێئاسەت و هەموو شتێکی تری پارتی سینناریۆیەکی وا سەخیف چێ بە مێشکتانە دوایە بۆچی واتان لێبێ پارتی بە ڕاستگۆ بزانن خی گەورە فەرمێ یا ئەیها الذین ئامنوا ئین جاءکم فاسق بنبأ فتبینوا ئەگەر فاسقێک کابرا نوێژەکە ئیسلامەتی هەیە ئەهلی مزگەوتە بەڵام بەرتیلی وەرگرتووە بەڵام ئارەقی خواردوتەوە ئەوە خەبەرێکمان بۆ بێنە قوبوڵمان نییە چ جای کافر و ملحید و بێدینێکی وەکو دەستگاکانی ئاسایشی پارتی قیادەی پارتی کە هەمووی کافر و ملحید و بێدینن مرتدن لەم ئیسلام هەڵگەڕاونەتەوە ئەوانە چین هەتاکو خەبەرێ بۆ ئێمە بێنن بڵێن وەڵا ئەهلی تەتەڕوفی ئیسلامی و ئەهلی ئیرهاب و ئەمانە هاتوون ئەیانوێ تەقینەوە بکەن ئەهلی ئیسلام ئەگەر بێ تەقینەوە بکە ئاوا نایکە و خەڵکیش بۆتان دابەزێ ئاوەتان دانابەزێ احترامی خۆشتان بگرن و بشزانن کە ئەو دینە نە ئێوە لە مستەفا کەمال بەقووەترن کە 44 ساڵ بانگی مەمنوع کردو ئەو هەموو مەلایە 40,000 مەلای کوشت مەلا و شێخی طریقەتی کوشت 10,000 مزگەوت و تەکەی ڕوخان مەسینەشی مەمنوع کردبوو هەموو ڕەمزێکی ئیسلامی حتا ساڵی 95 مەمنوع بوو کە ئەربەکان هات سەر حکم گۆڕی نە ئێوەش لە ڕەزا شا بەقووەترن کە لە شیرازە لە مەقڕی سافاک سندوقێکیان هەنایە دەرەوە 18 کیلۆ نینۆکی هەڵکێشراوی تیا بوو 18 کیلۆ نینۆک نینۆ خۆی سووکە کە وشکیش بۆ سووکتریشە بێ 18 کیلۆ نینۆک لەژێر تەعزیب لە خەڵک لە دەستی خەڵکە لە پەنجەی خەڵک هەڵکێشراوە نە پارتیوێچێتی تاغوت و مەلعون و مرتد و حەقیر لەو دوو تاغوت و مەلعونە حەقیرانە بە قووەترن کە بتوان ئەوان ڕوخان و بەدیلەکە ئەهلی ئیسلام هاتەوە پێشێ ئەویان سوڵتانی عوسمانی و ئەویش قاجاری و سەفەویەکان هاتنەوە سەر حکوم نە ئێوە لە سەدام بە قووەترن نە لە تەتۆر و مەغۆل و نە لە ئیستعمار و نە لە ئەمریکاش بە قووەترن و لوتیشتان شۆڕە بێ بە دیارە و ئیسلام و مبەڕیرێکی سەخیف و حەقیر بۆ گرتنی مامۆستایان وەڵا سەر بە مامۆستا ئیسماعیل مامۆستا ئیسماعیلێکی شەریف تۆ 5,000 گاجووتت هەیە حەدیشیان نییە گاجووت بن قەزدم مەلاکانی ئەوقاف و ئیتیحاد عولەمای چڵکن و پڵکن 5,000 جۆرەکە حەدیشی نییە بە جۆرەکە بێ 5,000 بەراز کە خوێن و لوو پێستەکەشی جائیز نییە بە پێ هەر چوار مەزهەبەکە بیکەی بە قەمسەڵەیەکیش 5,000 بەرازت هەیە بە خێوانەکەی بە ناوی مەلاوە کەچی لە یەک مەلایەک ترسا و مامۆستا ئیسماعیل کەوتێتی ئەوانە جائیز نییە فڵانشت جائیزە فڵانشت جائیزە ئەوی گرتووە بە حەقارەت وەکو ئەوانی تر کە ئەنەما ڕیش سووتاندن و ئیختیالکردنی ئەو مەلایەنە ئەوانی تری زۆر شەریفانە کردبێت پارتیەکی تاغوت و مفلیس و مفلیسی فکر مفلیسی سیاست مفلیسی هەموو شتێ هەموو قیەمێکی کۆمەڵایەتی دوای ڕفراندۆمەکە دوان شانزەی ئاب دوای انتخاباتەکەی ئەخیر بە چاوێکی پلاستیکیەوە هاتوونەتەوە پێشوەڵە جارێکیکەیان حکم بکەن ئەنجا هاتوونیانوت قۆچ لە ئیسلامەکە دەن ئەیانوێت چۆن بادینانیان احتیوا کردووە لێ بە درێژایی 500 ساڵ ئەو هەولێرە جوامێرە بە شەرەفە هۆلاکۆ بەزێنە ئەوان احتیوایکەن بەخوا بە خەونی حشتریش نایبین بە خەونی کەریش نایبینن کە بگەوزە لە خۆڵە مێشە ئەوە هەروە لێمان بوون بە تاغوت دوای ئەوە موچە بڕینە نەدینیان بە خەڵک هێشت نە ژیان نە کەرامەت نە ئازادی نە ئینسانێتی ئینسان تەسلیمیشیان مەبن بە سینناریۆیەکی حەقیریشی بزانن و هەروەهاشە
هەروەکو خۆیان کە حەقیر و هیچ و پوچن زبڵدانی تاریخیش جێگان نابێتەوە لە شوێنی جەلادەکانی وەکو نازم گوزار و ئەو هەتی و مچانەی تر کە بەعس پەروەردەی کردن ئەمانە شەروا ئەبن پشوو درێژ بن بایەخ بە زانستی شەرعی بدەن ڕەتفعلی ژواتان لێ نەکە کاری گەنجانەی مراهقانە بکەن ناش لەمەوانە ئێوە کردوتانە بەڵام پشوو درێژ بن احتیمام بە زانستی شەرعی بدەن ئەوانەی قیەمی ئێمەیان ڕوخاندووە ئەوانەی دینەکەی ئێمەیان خستۆتە کەنارەوە ئاوە بە ئاسانی ئێمە ناتوانین بینەوە مەیدانەکە پێویستیتان بە عەقیدەیەکی پاک هەیە عەقیدەیەکی سەلەفیانە کە مەدخەلیەکان دوورن لێی عەقیدەیە کە پێش مەدخەلیەکان بکەونەوە تایە مەدخەلی هەمووی خۆی فرۆشتووە تایە عەقیدەیەکی پاکی سەلەفی لە ئیمامی ئیبن تەیمیە وەری بگرن ئیمامی ابن تەیمیە پێشەواتان بێ لە عەقیدەکە واتە تەوحیدی ڕبوبیە و ئولوهیە و ئەسما و صیفات لە عیبادەت لە فقهی دەلیل لە منازەرەی خصوم قسەکردن لەگەڵ ئەو نۆ فرقەی کە ئەو لەگەڵیا کردوون چەند بە ئوسلوبێکی جوان و بە ئەدەب و بە عیلم لەگەڵی کردوون پشوو درێژ ئازا و جوامێر بەرامبەر بە قیاداتی تەتار و مەغۆڵ کە چوو بەلای قازان ئاوا پەروەردە ببن ئاوا توانین دینەکەمان بپارێزین بەخوا نە مەغۆڵ و نە تەتار و نە سەلیبیەکان و نە ئیستیعمار و نە ئیحتیلالی ئەمریکی و هیچی دەرەقەتی ئەم ئیسلامە نەهاتوون ناژیان لەبەرەوە داوام لە گەنجی هەولێر بە تایبەتی گەنجی زۆنی زەردی حەقیر زەردوویە پیسەکە دینەکەتان ڕاگرن پێشت مهم نەبێت کە ئیلا بێ ڕیشت هەبێ ڕیش بتاشە و لە ماڵەوە بیکە نوێژەکانت ئەو مزگەوتانەی کە ئەوان کردویانە مە مزگەوتی زیرار ڕووی تێمەکە کە دەسەڵات بوو بیر ڕوخێنین باشە ئەو مزگەوتانەی ئەو حەقیرانەی بن بڕێەوە فتوایەکی شەرعیشە علەمای ئیسلام و فەرموویانە هەر وەختە کە ئینسانی مسلمان نەیتوانی بڕوا بۆ مزگەوت ناچە جەماعەتەکەش لەوێ ناکە جمعە و جەماعەتیش ناکەی لەبەرەوەی کە دزێک هەبێ ڕوتت کاتەوە چ جایەوەی بدبن لە زیندانەکە حکمێکت بدەن بەسرە 15 ساڵ لە زیندانابی حەقیرێکی وا دۆڕاوێکی وا مفلیسێکی وە بەڵێ سیناریۆی هیچ گومانێکی تیان نییە کەسانێکی یعنی کەسێک هەر عەقڵی پێ بشکێ ئازانە کە نواندنەکەش لە نواندنی تەمسیلەیەکی لەوە ناچێت هەر بەشەرێک دروستی کردبێ عەقڵی بە شتێ بشکێ یان ئەم سێ گەنجە هەڵیان خەڵەتان دوون مخابراتێک لە مخابراتە زۆرەکانی پارتی ئاسایش دژە تیرۆر ئەمنی بارزان سوپای زێڕەڤانی نازان ئەم هەموو تڕ و تەشقەڵەی دروستیان کردووە ئەم هەموو تاغوتە ئەم پێنج پەنجەکەی بەعس کە حکمیانە کرد یەکێ لەمانە هاتووە داخلی مجموعە گەنجێک بوو بێ کاکەوە توانن تۆڵی مامۆستا ئیسماعیل بکەنەوە بۆ نمونە چۆن بیکەینەوە وەڵا با بڕینە سەر محافظەیەکی توڕەهات نەوزاد هادی کەل لە پوت خۆی لەوێن یەکە بیکوژی ئەوەشت کوشت چییە چ قیمەتێکی دوایەوە منطقت خوا ئینسانی مسلمان عەقڵی بە مەندە نەشکێ کلاشینکۆف و دوو دەمانچەت پێوێ ئەی بۆ لە بازار نانێ بەسەر سوورێکەوە ئەی بۆ ناتوانێت کلاشینکۆفەکە لە ناو شارە بنێ بە مەقڕێکی پارتیەوە بۆچی ساعە حەوتی بەیانیە چێ بۆ محافەزە کە ئەزانە دەوام خۆ ساعە حەوت لەوێ دەوام نییە ئەگەر چوونی بۆ پۆلیس کوشتنێکە پۆلیس هەیە وەکو گای وەکو حیوان لەو بازارە سوورەتەوە پۆلیسی ئەوان پۆلیسێک فیشەکێکی نا ببن گوێەوەی کوشت و ڕاشێ کرد کە ئێمە معقولە بەڵێ بە تاکید سیناریۆی شتێکی سەخیفە وەرخۆشیان دروستیان کردو بۆی گەنجی مسلمان بگرن بەخوا قەسەم دە ئەوەندەی تر لەو پیلانانە دروست بکەن تازە دۆڕاون مفلیسن حەقیرن کوردایەتیەوانەکان هەموو کوردایەتیەکەشتان سەرینا لە بەرد سەریدا لە بەرد بەدەستی بەتاڵ دەرچوون و ئەبێ بچنە زبڵدانی مێژووە بە حەقارەت و بە سەخافەت و بە هیچ و پوچی زۆر کەمتر لە قەزافی زۆر کەمتر لە عەلی عەبدوڵڵا ساڵح زۆر کەمتر لە سەدام حوسێنیش ئەو بەعسی ڕوڕەشانە کە ئێستا کەس ناوێت خۆی دەرخاتەوە بڵێ بەعسی بوون کاتی خۆی بەخوا قەسەم پارتی لە یەکێتی خراپتری لێت یەکێتی بەو هەموو دڕندایەتیەوە 1600 خوێن لە بینوانایە ئێستا بەقەدەر پارتی عەزێتی مسلمانان نادە چاویان بەرایی نایە لە ئەوڵ و پێم وتم چاویان بەرایی نایە مزگەوتەکان پڕبوون لە ڕەمەزانە یەکێتی تاغوتیش لە کەلار چووە گەنجێکی مسلمانی گرتو هەر ئاوی تەوزیع کردو لە بەربانگە خورمای تەوزیع کردو لە بەربانگە گرتوێتی نازانە بە چ حجێ بیرە بڵێ داعشە ئەو نییە بڵێ قاعیدەیە ئەو نییە بڵێ چووە پێشمەرگایەتی کردو هیچی نەکردووە گەنجێکەوە معروف ناسرااو یەکێ نییە دوو نییە سێ نییە بەس بۆ ترساندنی خەڵکێکیش دیارەجە ئەوانە کەشوفش لەناو خۆیان ناکەن برانی بەڕێزم جاری وایە لەوانێ دوو تاغوتی ملهوڕی ئاسایش و دژە تیرۆر بێکەوە دانیشتنەکەونە فشەکردن و
پێکەکانە لەسەر مێزەکانیان داناوە یەکیانەڵێ وڵاتوانم ئەمرێ دەرکەم 20 کەس لەو مزگەوتە بگرم ئەویترە وڵا ناتوانانی دوان لەوانە خزمی منن وڵاتوانم وڵا ناتوانانی ئەمرێ دەرەکاڵێ ئەو بۆ حیمانە بڕە 7 کەس لەوانی مزگەوت بێنە ئاوای گرن حیزبی بەعسی ژوایەوت زمانی زەعیم سەدیقی ژوا بوو لەو جامانە بەسەرەوە هەتا ئەخیری عدام کەس ناوی پرسیون لەسەر چی عدامەکرێن پارتی ژوایە حکومە قەرەقوشیە وەکوڵەنی قەرەقوشتەمانەوە هەر دوژمنان ئیسلامی ژوایان وتووە ئەو حکومە هەرە ڕوخێ بەخوا قەسەم کۆتاییانە کوردایەتیش نایەتەوە جێگای خۆی هیچ فکر و فەلسەفەیەکیش نییە ببێ بە بەدیلی ئەم ئیسلامە ئەو ئیسلامەش ڕایانە ماڵەیە بە حەول و قووەتی خوا بەڵام سەبری لەسەر بگرین پشوو درێژ بین تیا بەدیلیش غەیری ئیسلام نابێ لەو کوردستانە بەڵام من وەسیەتم بۆ گەنجەکان ئەوەیە زمان بەبرینی خۆتان نابێنن پشوو درێژ بن باش پەروەردە بن حتا وەکو لەسەر منهەج و ئەمیرێک کۆ نەبینەوە ناتوانین ئەم ئیشانە بکەین نەڕۆی باوەڕە دوو ئابێکەوە تفەنگچێتی جیهادەکەیە 88 سوورەت هاتبوو خوارەوە ئەنجا سوورەتە جیهادەکە فەرز بوو ئەبێ ئەم ئینسانە ئەوەندە قایم دابڕێژرێ بزانە ڕەفتار لەگەڵ خوای پەروەردگارەکە بزانێ ئەوانەی بەرامبەر مرتەد و کافرن کە چەکی هەڵگر ڕۆژێ لە ڕۆژان حساباتی ئەوان بۆ نەکا کە مسڵمان بوون و بشدانە کە قەدەری خوای پەروەردگاری هێنێتە پێشەوە بۆیە وەسیەتم ئەوەیە برانی بەڕێزم ئەم حەقیرانە ئەم شتە سەخیفانەش کە ئەیکەن هیچ احتیمامێکیشیان پێ مەدەن خەڵکێکیشە گیرە لەسەر ئیسلامەکە دەگیرێ بەخوا لەسەرەوە ناگیرێ کە ئەوە ئەو مامۆستا ئیسماعیلی بەڕێز وای کرد یا مامۆستا فڵانیان وای کرد یا فڵان قەزیان بۆ دروستکردن هەموو حەقارەتی خۆیان هەموو نواند و هەمومان بینین و ئەنجا هەر کەسێکی شتە ئیدیام کە وەکو ئەوان سووک و سەلیمە بێ چونکە بیستومەکە یەکگرتو تەیدی یاسای دژە ئیسلامەکەی کردوەوە هی دژە تیرۆر تەوانەوە هەر ناوێکی سەخیف و حەقیرە هەروە ناویان ناوە دژە تیرۆر ئەژنا لەو سەر ئەندۆنیسیەوە هەتاکو مەغریب هەرچیە گیرە بە یاسای دژە تیرۆر مارکسیەک کۆمۆنیستێک بتپەرستێک مەسیحیەک جوولەکە کەس ناگیر هەرچیە گیرە ئەهلی ئیسلام ئەوەش کۆتایی پێێتی